سڵاوتان لێبێ ئەوم کاتتان باش بۆ ئەم جارەی بنکۆڵ بە دوای کەیسی منداڵانی ونبووی هەڵەبجە دەگەڕین 178 منداڵی ونبوو چاوەڕوانن بگەڕێنەوە بۆ ناو ئامێزی 73 خێزان کە بە تامەزرۆیەوە چاوەڕێن منداڵەکانیان بۆ بگەڕێتەوە هەندێک لەو منداڵە ونبووانە بە تایبەتی لە کۆماری ئیسلامی ئێران پشکنینیان بۆ کراوە چاوەڕێن پشکنینەکان دەربچێ و بگەڕێنەوە بۆ ناو کەسوکار و خێزانەکانیان دەمانەوێت بپرسین ئەم کەیسا بۆچی بە خێرایی ناجوڵێنرێ لە ماوەی ڕابردوو و گرفتانەی هاتوونەتە ڕێگەی منداڵانی ونبوو وای کردووە جۆرێک لە بێمتمانەیی دروست ببێ بە دوایین بابەتە گرنگەدا بە تەنها لە ناوخۆی هەرێمی کوردستان نا بەڵکو لە وڵاتانی دەرەوەش بە دوایدا دەگەڕین و سەرەداوەکان دەست دەخەین لەگەڵمان بن. قسە و ژمارەی جۆرا و جۆر لەبارەی ژمارەی منداڵانی ونبووی هەڵەبجەوە دەوترێ بەڵام ڕاستیەکە هەرچی بێ گومان لەوەدا نەماوە کە ژمارەکە لە 175 منداڵ زیاتر لە 70 خێزانیش بە ئومێدەوە دەژین ڕۆژێک بینایی چاوەکانیان بۆ بگەڕێتەوە هەرچەندە دروستبوونی کێشە لە هەندێک لە کەیسەکان جۆرێک لە ناومێدیشی دروست کردووە لەم ماڵەدا لە خورماڵ ئەم دایکە کە 5 منداڵی لە ڕێگەی هەڵاتن بەرەو دەرەوەی شاری هەڵەبجە لێون بووە ئازار و خەمەکانی زۆرن ئەو بەدەر لە پشکنینە پزیشکیەکان وە خۆی دەڵێ هەتا لە ژیاندا بێ تەنها یەک نیگای منداڵەکانی لێ دیار بێ دایان ناسێتەوە ڕەزامەندبوونیشی بۆ قسەکردن بۆ بەرنامی بنکۆڵ واک دیاریکی تایبەت پێشکەش کردوین دوای 31 ساڵ هەڵ چاوەڕوانی لە دەرگاکەت ڕۆژە ئەی بخوا چاوەڕوان ئەی وەڵا 31 ساڵە من چاوەڕوانم و من هەر يعني حتى حبة تمام خوا خبر علينا كذا هتوا هسا ورانا كم هنا كم للتلفزيون أو يعني هر حوالي هر كسي جيان كالن منداڵی ونبووی هەڵەبجەیە ڕاستەوخۆ سۆراغەکەیت ئەگەڕی بەدووە ئارێ وەڵا گەڕێ متابی بیبێن بیب لە تەلەڤیزیۆن تا ئێستا پشکنینت نەکردووە بڵێ خوێنیان بردم با خۆ خوێنیان بردوم بە فەحسوست چەند جار دوو جار بردیان فێقەم بە حیز نەماوێ بەخوا بڕواکە فێقەم بە حیز نەماوێ ئەگە بڕۆم ئەڵێم بێن ڕیشیان سپی بێ سێیان سپی بێ هەر ئەیان ناسم بەڕەحم بەڕەحمیان ناسم بە فەحس و فەحوز ناکە ئارێ وەڵا ئەیان ناسم يوسف بفحص ناقع يا ناس ما قبل فيكرو ورمي براتو خليل جاني لخورماڵەوە بۆ بیارە لە دڵی بە ئازاری دایکە عایشەوە بۆ دڵی ئاسوودەی دایکە مەلیحە ئەو دایکەی ماوەی چەند ڕۆژێکە چاوەڕوانیەکانی 31 ساڵی کۆتایی پێ هاتووە بە خەلیلە ونبووەکەی خۆشاد بۆتەوە چەند هەفتەیەک بەر لە گەڕانەوەی خەلیل پرۆگرامی بنکۆڵ سەردانی دایکە مەلیحە و بنەماڵی خەلیلی کرد لە بیارە بەم جۆرە تامەزرۆیی گەڕانەوەی کوڕەکەیان خستە ڕوو چون بۆ قم لە تاران بوو هاتەوە تاران بۆ فەحسەکە ئێتر لەگەڵی چوین بۆ ماڵی خۆی و ماڵی باوکی بەڵێ لەوێ لە ئامێزت گرت هەستێک کرد ئەوشەوە بە یەکۆ خەوتین دووشە بە ئاوا هەر وەکی مناڵی چۆن خستیمە باشم هەر وەکی ئەو کاتیە مناڵ بووێ ئاوا ئەو دووشەوە خستمە باشم ئەو هەستی دایکایەتیت بۆ دروست بوو ما دەرگیان ماچیەکردم ئەم لە فارسی قسەی بەڵێ هەرە ڕۆژە دەرەوە ئاهاتەوە ماچیەکردم ما دەرگیان بە دوایەم پرسەدا تیمی پرۆگرامی بنکۆڵ چووە وڵاتی ئێران هاتووینەتە شاری قوم کە بە دووری 130 کیلۆمەتر لە باشووری شاری تارانی پایتەختە ناونیشانی خەلیلمان وەرگرت کە ناوەکەی لە بەڵگە نامە فەرمیەکانی ئەم وڵاتەدا محەممەد ئەمینە لێرە لەگەڵ ئێمە دوو برای خەلیل لە بیارەوە هاتوونەتە شاری قوم وە خۆیان دەڵێن لەگەڵ خۆیان دەیبەنەوە بۆ ناحیەی بیارە هاتوین یەکەم بۆ لای براکەمان دووەم بۆ لای ئەو خانەوادەی کە لێرە بە خێویان کردووە هاتوین سوپاسیان بکەین هاتوین دەستخۆشییان لێ بکەین کە ئەم کوڕی ئێمە 31 ساڵە ئەم ماڵە بە خێویەکە کەل لە تاران بە ماوەی 72 سعات کەمتر دوو جار فەحسی دێنیانن بۆ کردووە و لەخوا بەجیابێت دێنێنەکە بە کوڕی ئێمە دەرچووە دیگه تموم شد
خەلیل ئێستا خاوەنی ژن و مناڵێکە ئاسوودەیی لە سیمایان دەبینرا بەوتەی خەلیل ئەو ماڵی ئەویان لە خۆگرت بوو لە تەمەنی 24 ساڵی و لە هەمان ئەو ڕۆژەی هاوسەرگیری ئەنجام داوە پێیان وتووە کە ئەویان لە نەخۆشخانەیەک لە تاران وەرگرتووە پێشیان وتووە منداڵی ونبووی کیمیابارانی هەڵەبجە بووە لە وڵاتی ئێران خەلیل پشکنینی DNA بۆ کراوە نمونەی پشکنین لە دایکەمەلی حەو یەکێک لە براکانی دیکەی وەرگیراوە و دەرکەوتووە کە ئەم کوڕی هەمان ماڵە بەڵام تا ئەم ساتە وەڵامی پشکنینەکان لە وڵاتی بەریتانیاوە نەگەڕاوەتەوە کە لە لەندەن و لە کینگ کۆلێژ پشکنین بۆ نمونەکانی DNA دەکرێت. بعد از ازدواج تو سن تەمەنم 24 ساڵ بوو کە بە منیاوت من مناڵی هەڵەبجەم بەڵام ون بووم هەمانە و کاتانە بوو کاوسەرگیریم ئەنجامدا ئەو ڕۆژانە هەستێکی پێناسە نەکراو بوو نەمەتوانی خۆم بە هیچ کەس و هیچ شوێنێ بەسمەوە لەگەڵەوەشا نەمەزانی هەڵەبجە کوێیە نەمەزانی چیرۆکی شارەکەم چییە ئێمە خاوەنی کەیسێکی زۆر گەورەین خەڵکی ئێمە ستەمی زۆریان بینیوە و کۆمەڵگەی نێودوڵەتیش پێویستە زۆر بە حورمەتەوە ئەو یادە لەبیر نەکا تا چیتر دووبارە نەبێتەوە پێویستیشە لەسەر هەردوو وڵات بارودۆخ و ژینگەیەک بڕەخسێنن کە ئێمە بۆ لەم و دووە لە هەردوو وڵات بارامی لەگەڵ هەردوو خێزان ژیان بگوزارێنین. خیلی خوشحالم از اینکه زۆر خۆشحاڵم کە محەممەد خێزانی خۆی دۆزیەوە خێزانی ئەو خێزانی منیشە زۆرم خۆش دەوێن من هەردەم لێرە بووم و هەر لێرەش دەمێنمەوە ئەگەر بڕیار بوو لە هەڵەبجە بژین تەنها بڕیاری من نابێت بەڵکو محەممەد چی بڕیارێکیدا منیش لەگەڵ ئەو بڕیارە دەبم. هنوز راجبش تصمیم جدی نگرفتیم ولی تصمیم محمد تصمیم منه. لەم دۆخە پڕ خۆشحاڵیەدا و تا ئەو ساتەی لەگەڵ خەلیل دەگەڕێینەوە بۆ هەورامان و بیارە ئێمە لە وڵاتی ئێران چەند سەردانێکی ترمان هەیە بەرەو شاری کەرەج و لە نزیکی تارانی پایتەخت کەوتوینەتە ڕێ لەوێ دەگەینە ماڵی شایلی شاهسەوەندی کە ماوەی 3 ساڵە چاوەڕوانی گەڕانەوەی پشکنینەکانیەتی تا ئەم ساتەش ئەوی نیگەڕان کردووە نەبوونی وەڵامە شایلی بە دڵێکی پڕەوە دەڵێ لە تەمەنی 20 ساڵیدا و 10 ساڵ پێش ئێستا بەویان وتووە کە منداڵی لە خۆگیراوم ئەو گلەی لە هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و ئێران هەیە بۆ یەک لا نەبوونەوەی کەیسەکەی. اولش خیلی برام سخت بود یعنی اصلا باورم نمیشد که یه همچین چیزی باشه. سەرەتا زۆر ناڕەحەت بووم نەمدەتوانی باوەڕ بکەم کە من منداڵیم بنەماڵەیە نیم هەموو شتەکان نوێ بوون بۆ من بنەماڵەیەکی نوێ کۆمەڵی کەسی نوێ ئەلبۆمی وێنەکانم هەڵدایەوە و تەلەفۆنم بۆ پورم کرد زۆر گریام وتم تۆم خۆشەوێ زۆر سەخت بوو تا کەسێک لە شوێنی من نەبێت لێم تێناگات تا ئێستا 3 جار پشکنینم بۆ کراوە بەڵام وەڵامی کۆتاییم وەرنەگرتووە داوا دەکەم کە وەڵامم بدەنەوە بەڕاستی لە ڕووی دەرونیەوە ڕووخاوم تەنانەت ئەگەر وەڵامێکی نەرێنیش بێت هەر ئەوەندەی کە دڵنیا بم گرنگە چیتر بە دوایدا ناگەڕێم تەنانەت ئەگەر وەڵامەکانیش نەرێنی بن من دەمەوێت هەر بچمەوە هەڵەبجە و بیبینم لەوێ لەگەڵ زۆر کەسی باش ئاشنا بووم کەسی باشم ناسی پێم خۆشە کە وەڵامەکانیش ڕاست بن و بە یەکجاری بگەڕێمەوە یەکەم جار کە چوومە هەڵەبجە هەستم کرد کە ئێرەم جارێکی دیکە بینیوە زۆر بۆم ئاشنا بوو هەستم دەکرد من جارێکی دیکە لێرە بوومە گلەیم لە هەردوو وڵات هەیە هەم ئێران و هەم هەرێمی کوردستان منداڵانی وەکو من زۆرن کە چارەنووسیان نادیارە من ئێستا زۆر ناڕەحەت و تووڕم. بچه‌های مثل من خیلی اذیت شدن. شایلی لە شاری کەرەج شۆفێری تاکسیە لەگەڵ دایک و باوکی ژیان بەسەردەبا بووەتە تاقانەی ئەو ماڵە و هیچ منداڵێکی دیکەیان نییە باوکو دایشی دەڵێن لە هەر شوێنێک کچەکەی بیانەوێ ژیان بگوزارێنێ لەگەڵی دەڕۆن و ئامادەن لەگەڵیشی بێنە هەرێمی کوردستان. سالها گذشت تو 20 سالگی ما دوای ئەوەی لە تەمەنی 20 ساڵیدا بە شایلیمان وت کە ئەو لەو بنەڕەتدا منداڵی ئێمە نییە و بە منداڵی خۆمان وەرمانگرتووە دواتر لە ڕێگەی بەرنامێکی تەلەڤیزیۆنیەوە شایلی ئەوەی بۆ ئاشکرا بوو کە ئەویش دەکرێت بە دوای خێزانەکەی خۆیدا بگەڕێت منیش پێم وت یارمەتیت دەدەم پشکنین بۆ شایل ئەنجام درا و دەرکەوت لە 99.99% منداڵی ونبووی هەڵەبجەیە و سەردانی کوردستانمان کرد بەڵام تام ساتە وەڵام نەدراوینێتەوە ئەگەر دەرکەوت منداڵی هەڵەبجەیە ئێمە ئامادەین لەگەڵی بین هەڵەبجە و لەگەڵی بژین ئەو کاتە دوو وڵاتمان دەبێت یەکێکیان کوردستان و ئەوەی دیکە ئێران. یکی اقلیم کردستان یکم ایران ما هم ایران رو دوست داریم هم اقلیم کردستان رو دوست داریم. الان شایلی 30 سالشه
ولی چیزی رو که من در شایلی دیدم من بە هەڵسوکەوتەکانیدا هەستم بەوە کردبوو کە لە منداڵەکانی دیکەی هەڵەبجە جیاوازە بە تایبەتی لە هەستی بەرامبەر بە من و باوکی کە هەموو کات هەوڵی دەدا بەرگریمان لێ بکات من بەوەدا زانیم کە کوردە بەڵام نەمدەزانی ڕاستیەکان چین هەم من و هەم باوکی ئامادەین لەگەڵی بچینەوە هەڵەبجە چونکە بەڕاستی ناتوانین بەبێ شایلی بژین ئەویش بە هەمان شێوە هەستی بۆ ئێمە هەیە یعنی بدون شایلی زندگی اصلا نمیتونم لە تاران نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و لە ساڵی 2010ەوە بە فەرمی نازم دەباخ نوێنەرایەتی دەکا بۆ خۆشی لە ساڵی 1999 نوێنەری ڕسمی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە وڵاتە ئەو چەند گومانێکی خۆی لەبارەی دۆسیی گەڕان بە دوای مناڵەونبووەکان ناشارێتەوە لە هەمان کاتا دەخوازێ ڕێکارە یاسایی و پزیشکیەکان کۆتایی پێبێ ئەو کاتەش ناوەکان بخرێنە ڕوو مامۆستا باز لە گومانێکە کرێ هەر لە هەڵەبجەی گوێم لێ بوو بەڕاستی لە جهێتێکی فەرمیەوە باس لەوەکەن ئەڵێن دوای 31 ساڵ بۆ هەنێک لەم کەسانە دەرەکەون یان گوایە مەرج نییە مناڵی هەڵەبجە بن بۆ جۆرێک لە مامەڵەیەکیان پێوە ئەکرێ بەم جۆرە کەسانەی کە پێیان وترێ مناڵی هەڵەبجەن ئەهێنرێنەوە بۆ هەڵەبجە قسەی جەنابەت لەسەرەوە چییە؟ منیش لەش بە شێوەیەک لە شێوەکان بەڵام بە بێڵ بەڵگە وەکو لێکدانەوە گوتم بۆ چوونە چیوام لا هەیە لەبەرچی چونکە هەندێک حالەت ڕوویدا سیرمان کرد پێچەوانەکەی دەرچوو وەکو کەیسی مەریەم وەکو کێسی هاوناسکار بە مەریەم و مەریەم دوای ئەبێتەوە بە ژیان چەند کەسێکی تریش هەن من نامەوێت ناوەکانیان بڵێم ڕووداوی وا هاتووەتە پێش کە باس کراوە من ئەوەی ئێک لەوانە ئەو برادەرێک کە ئاخری دۆزراوە کاک محەممەد ئەمین هاتە لای من کە هاتە لای من ڕێنماییم کرد وتم بڕۆ تۆ کارێ بکە کە لە ئاخری هەر دەبی بیکەی یەکەم ئەو مەدرەکەی بۆ منت تێناوە ئەبێ لەلایەن کەناڵەکانی دەوڵەتی ئیسلامیەوە بە فەرمی تایید بکرێت ئەو مەدرەکە ئەسڵی هەیە هەندێک خانەوادە هەن بۆی هەیە سەروەتمەندن کە سەروەتمەندن مناڵیان نەبووە ئەم مناڵە لە کۆشی ئەم خانەوادە ئەم خێزانە گەورە بووە بە ناوی ئەم بنەماڵەیە کەواتە ئەبێتە وارسی شەرعی ئەو بنەماڵەیە کە دەبێتە وارسی شەرعی ئەو بنەماڵەیە ئەوانە بە شێوەیەک لە شێوەکان دەوروبەری ئەو دایک و باوکە بۆ هەیە ئەو دەنگ و باسە بگەێنن بەگوێ ئەوون بۆی هەڵەبجە کە تۆ ئەسڵی ئەو ماڵەنی بۆی ئەو مافەی لێ وەربگیرێتەوە کە بۆتە خاوەنی بە شێوەیەکی تر مە ئێشێ لە هۆکارەکانی ینی کەشفکردنی ئەو مناڵانە لەوێوە دێ هەر کەسێک ئەرزش و نرخی خۆی هەیە کە بزر دەبێ وڵاتەکە بە دوای دادەچێت کە دەگیرێت لە زندانی وڵاتێکە وڵاتەکە بە دوای دادەچێت بۆیە مەسلەی مافی مرۆڤ و مافی نەتەوایەتی مافی ئینسانێک لە وڵاتێکا ون بووە بەهۆی کارەساتێکی دژومنکارانەی حیزبی بەعز ئەوڕۆ ئەرچی سەرشانی هەمومانەکە هیچ شتێک متمانەمان نەگۆڕێ بە دوواداچوون نەکەی. لە شەقامی فێردەوسی لە تاران دیداری حاجی ڕەحیمی واحیدیمان هەیە ئەم پیاوە بەرپرسی ڕێکخراوی داکۆچی لە مافی قوربانیانی چەکی کیمیایی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانە داوا دەکات بۆ لەمە دووە گەڕان بە دوای مناڵەونبووەکان بە شێوێکی سیستەماتیک ڕێک بخرێتەوە و داوای فەرمی لە کۆماری ئیسلامی ئێران بکرێ بۆ گەڕانەوە و ئاشکراکردنی منداڵەونبووەکانی هەڵەبجە لە هەمان کاتدا حاجی ڕەحیم دەربارەی یەکێک لە منداڵەونبووەکانی دیکەی هەڵەبجە کە ئێستا لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان ژیان دەگوزارێنێ و ناوی محەممەد قادرە و لە گوندی باخی حاجی ڕەحمان دەژی زانیاریەکانی دەخاتە ڕوو بیتنەوەشیان خوێندەگران لە ئێستا یەقدامێکی حکوومەتی لەسەر بێت ڕاحەت دەبێتەوە چۆن متمێنەوە حکوومەتی جمهوری ئیسلامی یارمەتی دەریان دەبێت محەممەد قادر ئەو کوڕی سەردەشت دەفەرمووی بەڵێ لە دایک بووی 1360 هەتاوی ئێرانیە لە سەردەشت داهێنیشێ لە گوندی باخی حاجی ڕەحمانە دەنگباسی محەممەد چییە؟ ئەو پێی جەنابەت سەرچی کیمیایی سەردەشت ئەو کاک محەممەد چی تازی هەیە؟ ئەو کاک محەممەد تقریبا ساڵ و نوێک لەوە پێش هات بۆ تاران کاک لوقمانیشان لێرە بوو کاری دێنەکان بۆ ئەنجامدا کە دێنەیەکە بگرم بینرم بۆ ساڵ و نوێ بەر لە ئێستا پێم ساڵ و نوێک شاد زیاتریش بێک زۆر چاکە ئەو کوڕە مستەنە ساگ مستەدەشتی بمە دەڵێ ئەرکە حادی چی لێ هاتەوە شتەکەم چۆن لە کالۆقمانیشم نەپرسیەوە لێەوە هەر چاوەڕوانە چۆن پێی وایە ئەخە لە چاون بۆ پشکنینەکەی
نازانجا ئەوە دەبێت ئەو کەسانی کە کارەکان پێسپاردراوە خۆ من بۆ پێی خەڵکی سەردەست و جەنابی شێسەرۆشی کۆمەڵەکەی بەدەچوونی دیکەت نەکردووە کاکاجی هەر لە سەروی بەڵێ نەوەڵڵا لە سنووری باشماخە و بە شێوەیەکی کاتی بۆ مەڕاستیمەکانی یادی سیوەک ساڵێکی مەبارانی هەڵەبجە خەلیل کە دەکاتە محەممەدی ئەمینی گەڕایەوە خاچی کوردستان و پێشوازیەکی تایبەتی لێکرا. ئەو لە یەکەم وێزگەی گەڕانیدا سەردانی گۆڕی باوکی کرد و دواتریش خەلیلیان بەرە و ڕیزی هەڵپەرچێ برد. چەند ساڵێکە بەڕێوەبەرەتی گشتی شەهیدان لە هەڵەبجا بڕیاری لێدراوە. بەڕێوەبەری ئەم بەڕێوەبەرێتی دەڵێت هەماهەنگی لەگەڵ ئەوان نەکراوە بۆ هێنانەوەی منداڵەون بووەکان وە خۆیان دەڵێن بەرپرسیارەتی هەر پێش هاتێک لەو بارەیەوە هەڵناگرن. دوای 31 ساڵ مناڵێکە دۆزریتەوە یەنیتەوێرا بێ ئەوەی ئەندامانی لیژنەکە کەسیان ئاگادار بن و بێ ئەوەی من ئاگادار بم وەکو بەڕێبەرایەتی گشتی شەهیدان و لە بیرمان نەچێ ئێستا ڕێکخراوێک بەناوی ڕێکخراوی مناڵەون بۆکان کە خۆیان یەکێکیان بەرزانە یەکیان خوشی عەزەمە یەکیان ماردینە ئەوانن کە دۆزراونەتەوە خۆیان ئەم ڕێکخراوان پێکهێناوە بۆ بەدووادا چون هیچ ئاگادار نین لەمە. ڕێکخراوی کۆمەڵی قوربانیان سەر کە ڕێکخراوێکە کاری ڕێکخراوەیەکە لای هەمومان ڕوون بێ کاری یاسایی و سەحی کاری ڕێکخراوە نییە بڕات بابەتێکی یاسایی ڕوونکاتەوە یا بابەتێکی تەندروستی بەداخەوە کەیسەکانی پێشوشت و تووشی هەنێک گومان و دڵ و دۆنجی و هەنێک قسە و باز بوون ئەوەی کەیسی مریەم تا ئێستا ماوەتەوە عەزەم کە ئێستا خێزانەکەی کێشەی هەیە لەگەڵای بۆیە باشتر وا بوو ئەمەیشیان کە کردیان بەم شێوازە نەبووە بەم میکانیزمە نەبووە لیژنەی باڵای مناڵەون بۆکان کە لەسەر ئاسی پارێزگای هەڵەبجە وەزاری شەیدان پێک هاتووە لیژنەکە ئاگادار کرای ئێمە وەکو وەزاری شەیدان زۆر بێ ئاگاین بۆچی بێ ئاگان پێمان خۆتان بێ ئاگا دەرەخێنان پێتان ناوە زۆر باشە ئەگەر بەهاترا بە ئێمە بوترایە شتێکی وا هەیە وەزارێتی شەیدان ئاگادار من وەکو وەزارەت هاوکار من لە گەڕان بە دوای ئەم مناڵە بیهێنینەوە ئەو کاتە ئێمەش لیژنەی یاسایی هەم لەسەر ئاسی پارێزگای هەڵەبجە و هەم داواکاری گشتی و هەم سەحەمان ئاگادارەکرد بە میکانیزمێکی یاسایی ئەو کاتە گرفتەکە یاخود هەر خێرەلێک هەبووە تەنها بە تەنها لەسەر شانی یەک کەس نابوو. بە هەمان شێوە جێگری پارێزگاری هەڵەبجە پێی وایە پەلە دەکرێت لە ڕاگەاندنی دەرەنجام و ناوی ئەو منداڵانەی کە دەوترێ منداڵی ونبووی هەڵەبجەن دەژڵێ زۆر جار ئەم پرساب بە حیزبی کراوە. بە ڕێکارەکانە نەڕۆشتووە چونکە ئەوەی کە من ئاگادارم مەحکەمە پێویستە کە ئەم خوێنە لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و تۆبعادلیەوە بنەرێ بۆ کینگ کۆلیج نێراوە بۆ ئەو مناڵانەی کە تازە دۆزرێنەوە بەڵام پێشەوەی کە ئەنجامەکەی ئیعلان بکرێ ئەبرێتە هەندێک سنتەری دەرەوەی وڵات مەسەن ئێرانە یان هەولێرە یا سلێمانیە ئەم شوێنانە کە سوکارەکانیان هەندێک فحوساتی کەکەن ئیعلانێکەکەن کە من بۆ خۆم ئەو شێوازم پێ باش نییە چونکە لە حاڵاکرێ لە ئیعلانکردنە پەلەی ئەەکەن پەلە ئەکرێ لە ئیعلانکردنە بێت چاوەڕێی نەتیجەکەی کینگ کۆلێژ بن لە بێت چاوەڕێ ئەوە بکەن بۆچی چونکە دوای ئەوە مەحکەمە ئەتوانێت بڕیار با کە ئەم مناڵە عایدی چ عایلەیەکە. پێشتر کە باسی منداڵانی ونبوو دەکرا ڕاستە خۆ بە کەسی چەند دەناساندیت کە ئەویش محەممەد حەمەسعیدە کە بۆ خۆی خاوەنی خوشکێکی ونبوو وە چەند پارتووکێکە لەو بارەیەوە ئەو ئێستا دەڵێت لە لیژنەی منداڵانی ونبوو هاتوتە دەرەوە بەبێ ئەوەی وردەکاریەکان ئاشکرا بکا دەڵێ ئەوەی لە میدیاکانەوە دەبینرێ مەرج نییە لە ناوەڕۆکدا هەمان شێوە بێت. من باگراوندی تاریکم لە پشتی ئەم باجوڵانی ئەم بابەتەوە ئەبینی بەڕاستی چیە باگراوندە تاریکەکە؟ بەڕاستی باگراوندەکان بۆ خۆی دەرکەوتن لە پڕەپروزی کارکردن لەسەر ئەم کەیسانە و کەیسەکە بەڕاستی کە کەیسێکی زۆر تایبەت بوو کە ئەوای ئێمە بە ئاقارێکی باشتر سوودمان لێ ببینایە کە چی سیرەکەین لە باتی ئەوەی هۆکارێک بێ بۆ سوودبەخشین بە شاری هەڵەبجە و هۆکارێک بێ بۆ دڵخۆشی خانەوادەی منداڵان وی هەڵەبجە ئەزانین بەعکسەوە ئەوەی لە تیڤیەکانە ئەبینین ناواخنەکەی وانێن لە ڕاستیە. ینی ڕاستیەکە چیە؟ ینی بێ پێچوبەنە و ڕاشکاوانە بەبی خینە ڕوو بەڕاستی بەرنامەیەکی ڕاشکاومان هەیە بنکۆڵ جامانەی ڕاشکاوانە گوێمان لەو سەرنجانی جەنابەت بێ. بەڵێ ڕاستێکی لە واقعا ئەوەیە هەموو مەلەفەکانی هەڵەبجە ئەوەی لەلایانی عاتیفی بەڕێوەبرا لایانی یاسایی لایانی حکومی بەڕێوە نەبراوە ڕاستێکی تاواکو ئێستا ئەمە یەکێک بۆ لە هۆکارەکان. هۆکاری ئەوەش بۆ خۆتە زانین لە وڵاتی ئێمە ڕەنگە نازانم بەجۆ لە جۆرەکان من وا بۆنی ئەم بابەتە کەم بابەتی حیزبایەتی زۆر تاسیری هەبوو لە هەموو کەیسەکانە کە ڕەنگە لەم حیزبی کراون بەڵێ ڕەنگە لەم سنوورە بەجۆری ئیشی لەسەر کرابێ لە سنووری هەولێری بەجۆری ئیشی لەسەر کرابێ هەر بۆ نمونە لە دۆزینەوەی خاتون مریەم و دوایی
کاکە بەرزان و عەزەم خان ئەوانە بە جۆرە جۆرەکان کەیسەکان نازانم بە عقارێکی خراپە بەرامبەراسی ئەوەی کە بەهەم لەلانەی حەزبیەوە بەتەشی یەکێ لە هۆکارەکان ئەوە بەتەشی لە ماوەی ڕابردووشدا پرۆگرامی بنکۆڵ بە وردی ئاگاداری کەیسی هاونا ساڵەبجەی بوو کە دوای 13 دانیشتنی دادگای سلێمانی و 6 دانیشتنی دادگای هەولێر سەرنجام بڕیاردرا ئەو کەسەی ناوی مەریەم بوو دواتر کرایە هاونا ساڵەبجەی ئێستا ئیتر ناوی ژیان کامەران بێ وە خۆی دەڵێ هەموو خەونەکانی لە ناو چوو ئێستاکەم ئێستا کە هەڵەبجە کیمیایی بوو ئێستا سادام حوسین هاتووە علی کیمیایی هاتووە ئێستا هاتان ماڵە مەهنیان ڕوخاندون ئێستا ئەنفال بوو ئەوی هەستەکەی ئێستا شانزەی سێ و تۆ بە چاوی خۆ دەیبینی شانزەی سێ چی بوو ئەوە نەبوو دایک لە مناڵ جیا بوو کەس ئاگای لە کەس نەبوو ئێستاشمان ئاگام لە خۆم نییە لە ماوەی ڕابردوودا بەرپرسانی حکوومەتی تاران ئەویان ئاشکرا کرد ژمارەیەکی زۆری منداڵانی ونبووی هەڵەبجە کە ژمارەیان لە 100 منداڵ زیاترە لە ئێراندا بوونیان هەیە و ناسنامەیان بۆ وەرگیراوە و دراونەتە خێزانە ئێرانیەکان بە دووەداچوونەکانیشیان بەردەوامە لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە دەڵێ بڕیارەکە خزمەت بە کەسوکاری منداڵانی ونبوو دەکات ئەو سەرۆکەی کۆمەڵەکە کە زۆر جار ڕۆڵی هەیە لە دۆزینەوەی منداڵانی ونبوو نایشارێتەوە لە ڕابردوودا یاداشتێکیان پێشکەشی پەرلەمانی عێراق کردووە کە پێویستە لە پەرلەمانەوە داوا لە ئێران بکرێ بەڕێککەوتی کاتی کارەساتی کیمیاباران لە ساڵی 1970دا بچنەوە بە دووەداچوون لە نەخۆشخانەکانی ئەو وڵاتە بکرێ بۆ ئەوەی دۆزینەوەی منداڵەکان ئاسان بێت بە تایبەتی ئەو مناڵانە ونبوون کە کەسی یەکەمی خێزانەکان شەهید بووە ئەو کاتە کەسێک نەبوو بە دوای مناڵەکان نابگەڕێەوە لە ئێرانیش بە حکمی بڵاوی بریندارەکان و پەرتەوازەبوونیان و شەڕی ئەران و عێراق بەردەوام کە نەخۆشخانەکان بردومانەکرا خەڵکەکە پەرتەوازە بوو یەکجار بۆیە ئەو هاوڵاتیانە لە ڕێگای بێزیستیەکەوە تەوزە کراون بەو خێزانەی کە مناڵیان ویستووە کە داخوازی مناڵیان کردووە بۆ ئەوانەی کە تا ئێستا ئێمە وەکو کۆمەڵە لەگەڵ دادگای هەڵەبجە سکاڵایان کردووە 74 خێزان داوای 179 مناڵەکەن ئەم 74 خێزانە لە ڕێگەی دادگا وتیان وەرگیراوە و هەمویان مەلەفیان بۆ کراوەتەوە و دواتریش ئەمانە هەموو سەمپڵی دیێنیان لێ وەرگیراوە ئەو مناڵانش ئەو کەسانش کە باس لە هەڵەبجەبوونی خۆیانەکەن باس لەوەکەن کە مناڵی هەڵەبجەن ئەوانش بە هەمان شێوە دەبێ بێنە دادگا و دادگا ئیحالەیان کە بۆ سنتەرێک لەوێ سمپڵیان لێ وەربگیرێ بەڵام کێشەکە ئەوەیە کەم تەرخەمیەکە ئێمە لەوە ئەبینین ئەو زانکۆی شاهانەی بەریتانیا کە بۆ 8 مانگ بۆ 9 مانگەڕوا ئەو فەحسانەی بۆ ڕۆشتووە هیچ جوابێکی نییە هۆکار چێنەتان پرسی کاک لوقمان هۆکارەکە ئەوەیە ئێمە بدواشمان کردووە دەڵێن طبعا سلێمانی ئەڵێ ئێمە ئیمەڵیان بۆکەین جواب نادەنەوە پەیوەندیەکانەکەین جواب نادەنەوە ئەی باشتر نیە لە بەریتانیا بێ ئەم کارانە بکاو پێی هەستێ و لە نزیکەوە نەتیجە و فەحس و پشکنینەکان بنێرێتەوە بۆ ئێوە دوجار ئێمە ناچار بوون دادگا نامەیەکی فەرمی کرد بۆ قنسڵ بۆ پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتێرێن بۆی ئیشەکە خێراتر بڕوا ئێمە نامەکەمان گەیاند و چاوەڕێی وەڵامەکەین بەڕێ وەڵا بەتەوەقۆی ئێمە بینیمان محەممەد ئەمین بە ماوەی 72 ساعت لە وڵاتی ئێران سمپڵەکان بەراورد کرد و نەتیجەکان پێدایەوە بەڵام ئەوەی کە ئێمە بینین لە کەیسەکە زۆر غامزە زۆر ئەمڕۆ بەیانی پێکرێ و خەڵکەکەش بەڕاستی لە کەیسەکانی ڕابردوو هەڵەی گەورە کرا مەریەم ینی خەڵکی گەوترێ بێ ئەمەل بووە خەڵکەکە ئێستا حالیان بەعزەکەی لە 100 و فەحسەکەی تر لە 100 خەڵکەکەی تر ئێوێت داوای سەح بکڵێ من ئامادە نیم خۆم خەمە ژێر ئەو مەسئولیاتەوە بەعزێک لەو خەڵکانە داوایەوەکەن کە کەیسەکان هەردا بخرێت بێ ئەمەل بوون بەڵێ بەدڵنیایەوە بەڵام تەمەنا ئەکەین ئەم منداڵەکە گەڕاوەتەوە ئەو بەڵگە و دوکۆمنتانە هاندەرێک بێ بۆ ئیدامەدان بەیشەکە ئەو ترێ پەلە ئەکەن لە ڕاگەیاندنی ناوی و کەسانێ دۆزرێنەوە بۆ نە محەممەد ئەمین ئەڵێن با هەموو نەتیجەکان بگەڕێتەوە کاتە ڕابگەیەنرێ ڕاستە پەلە نەبووە ئێمە ڕامان بگەیاندا ئێمە ئەو واقعزانین بەڵام کاتێک کە حکوومەت هێرێمی کوردستان استیجابەی نییە ئەو لایەنەی کە بەرپرسە لەو کەیسە استیجابەی نییە بەرامبەر بەو خێزانە و خێزانە لەسەر مەسئولیاتی خۆی ڕۆشتووە لە سنتەرێک بەسپاسەوە دکتۆر تەوەلایی بەبێ بەرامبەر نەتیجەکەی بۆ کردووە دکتۆر تەوەلای نەتیجەکەی ڕاگەیاندووە من ناکرێت کۆمەڵی قوربانیان لە ناو کەیسەکە بێ بێ ئاگا بێ و لە تاران کۆنگرێ ڕۆژنامەنووسی بکرێ دەبێت ئێمە ڕوونکردنەوە بدەین لەگەڵ ئەو ڕوونکردنەوەی ئێرانە هاوتەری بێت ئێمە ئەوەی کە کردومانە ئێمە لەگەڵ ئەوەین کە دادگا ئەو نەتیجانە ڕابگەێنێ بەڵام کاتێک کە دادگای هەڵەبجە لە فەراغی شوێنە ڕسمەکان بەڵێ کاتێک کە لە ئێران کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە کرێ و ئەو کوڕە ئەدەنەوە بە خێزانەکەی
دەبێت ئێمە ئەم خەڵکی کە لێرە چاوەڕێکە ڕوونکردنەوەی بدەینێ بڵێن هۆکارەکە ئەمە ئەم خێزانە لەسەر بجێی خۆیان لەسەر داخوازی خۆیان ڕۆشتون و ئەو سنتەرش مەراسیمێکی بۆ کردووە نوێنەراتی حکوومەتی داوت کردووە وەزارەتی خارجیە داوت کردووە نوێنەری کۆمەڵی قوربانیانی داوت کردو بۆی ئێمە ڕاست دەکەین ئێمە یەکێکی نەو لایەنەی کە حەزەکەین ئەم کەیسە بە یاسایی بکرێ و یاسا خاوەنی بێ بەڵام کاتێک لە دەرەوەی یاسا ئیژەکرێ مەجبور ئێمە ڕوونکردنەوە بین بۆ خەڵکانەی کە ئێمە نوێنەراتیە. لە چەند ساڵی ڕابردوو تا ئەم ساتە هەش منداڵی ونبووی هەڵەبجە گەڕاونەتەوە بۆ خاکی هەرێمی کوردستان کە بریتین لە زمناکۆ و کاردین و شوان و چنار و ئاعزەم و بارزان و هاوناز و خەلیل کاوەی کۆتاییان چەند ڕۆژێکە ئامێزی دایکی بۆ گەڕاوەتەوە. لە کۆتایی ئەم پرۆگرامە بۆ گەیشتین پرسی گەڕان بە دوای مناڵە ونبووەکانی کیمیابارانی هەڵەبجە پێویستی بۆ هەیە لە یەک دەستگای تایبەتمەندی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە هەماهەنگی لەگەڵ وڵاتانە بکرێ کە دەوترێ مناڵی ونبووی هەڵەبجەی لێیە بە تایبەتی هەماهەنگیکردن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بۆ دۆزینەوەی مناڵەکان و دووبارە ڕێخستنەوەی ژیانیان بۆ ئەوەی چیتر کێشەکانی وەکو کێشەی مەریەم دووبارە نەبنەوە کە ئێستا ژیان کامەرانە و وە خۆیەڵێ ژیانی کامەرانە و ئازادانە ئەژی لە هەرێمی کوردستاندا تا بەرنامەیەکی دیکەم و لایەکتان لە خۆشییا بن خواتان لەگەڵ.